عەبدولباری عەبدولخاڵقی تەمەن 26 ساڵ لاوێکی هەڵکەوتە و جوان نووسێکی بێوێنەیە. عەبدولباری بە نووسینی شیعرێکی وەفایی کە ڕەمزی مەولانای تێکەڵ بە جوان نووسیەکەی کردووە بە شێوەیەکی مۆدێرن تایبەتمەندی وەرگرتووە، سەیرکەرانی سەرسام دەکات و سەرنجیان ور دەکەنەوە و بە وردی تێڕادەمێنن. ئێمە لەناو دنیای مۆدێرن و لەناو دیزاین داین، لەناو کۆمپیوتەر داین. کاری کۆمپیوتەر ڕۆحیانەتێکی ئاهای تێدانە، بەڵام ئەوانە پڕپڕن لە ڕۆحیانەت، پڕپڕن لە جوانی. بوون منە کاتێک بەڕای شخصی خۆم بەڕایم پێم وایە ئەگەر شتێک بە دیزاین دروست بکرێ و لە دیوارێک بدرێ پێم وانێ هیچ ڕۆحیانەتێک شتێدا بێ، بەڵام ئەگەر شتێک هونەرێک ڕسمێک خەتاتیەک بەدەست کرابێ بێگومان لە دیواردەی ڕۆحێک بەبەر ئەو دیوارەدا دەکات. من وەکو ئێستاەوەی کە بەردەوامم هەمیشە دەمەوێت بە کوردیکردنێک بۆ خەتاتی بکەم. بۆن منە زۆربەی ئەو خەتاتانی کە ئێستا لە کوردستان و لە هەولێر هەمانە زیاتر وشەی عەرەبی دەنووسن، زیاتر ئاەتی قورئانی دەنووسن. من دەمەوێت ئەو ڕێچکەیە بگرمە بەر کە وشەی کوردی بنووسم، شعری کوردی بنووسم، بکەمە تابلۆیەک لە دیوار هەڵی واسم. ئەوە حەز و خولیایەکی داهاتوومە. ئەو کاتی کە زۆر بوومە پرۆفیشناڵ دەمەوێت کار لەسەر ئەو بابەتانە بکەم. ئەوەی کە ئێستا دەیکەم ئەدناوی خۆم نووسیوە بە چەسب، پاشان وەرەقی گۆڵدم لەسەدا و پاشان بە جوانی دەبێ پاچی بکەینەوە. زیاتر لە 10 ساڵە بە شێوەیەکی بەردەوام سەرقاڵی کاری جوان نووسیە کە لە ماڵەکەیدا شوێنێکی تایبەتی دیاری کردووە بۆ ئەنجامدانی کاری دڵخوازی خۆی. وەک خۆی باسی لێوە دەکات، ئامانج لە جوان نووسیەکەی تێکەڵکردنی هەست و ڕۆحە، تاکو تابلۆکان بە کوردی بکات و بە نەخشاندنێکی جیاواز بە دیوارەکانەوە هەڵبواسرێت. ئێستا گەڕامەتەوە سەر ئەو تابلۆیانە. ئەو تابلۆیانەی کە من دروستی دەکەم پێی دەگوترێت تابلۆی مۆدێرن. ئەمن ئیش لەسە کلاسیک دەکەم، بەڵام وەکو مۆدێرن زیاتر ئیش لەسە مۆدێرن دەکەم وەکو ئەو تابلۆیانە. دروستکردنی هەموو ئەو تابلۆیانە 100% دەستە. تەنها ئەوەیە کانڤاسەکە لە دەرەی وڵات دێ، تەنانەت دار و ئەوەکانیش هەموو بەرهەمی ناوخۆین. هەر لێرە دەتانم بە خۆم دروستی بکەم، هەموو شتەکانی شەر بە خۆم دروستی دەکەم و هەتا تەختیت و هێلکاری و خۆشنووسی و کامل شتەکان هەمووی کاری دەستی خۆمە. باران بارانانم ڕێزە ڕێزە، باران بارانانم ڕێزە ڕێزە، چاوم چاوارەی ڕێگای ئازیزە، شەوان شەو ناڵەن ڕۆژان ڕۆڕۆمە، شەوان شەو ناڵەن ڕۆژان ڕۆڕۆمە، یەکجار پەژارەی دنیاکەی تۆمە، دایم پەژارەی دنیاکەی تۆمە، ڕێگا چستانە و مەنزڵ من دوورە، ڕێگا چستانە و مەنزڵ من دوورە. عەبدولباری دەرچووی کۆلێژی شەریعەیە لە بەشی دیراساتی زانکۆی سڵاحەدین. وەک خۆی دەیڵێت لەگەڵ ئەوەی دەستم کردووە بە جواننووسی، بەڵام گەر بە حەز و خولیاوە نەبێت ناتوانین داهێنانی تیادا بکەین. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.